بڵێ بەرزان دەچمەلای تەوری دومی گفتوگۆکانی ئەمڕۆمان دامەزراوی وین بە هاوبەشی بەڕێبەتی و دەری ڕۆشنبیری سلێمانی هەساڵ بە ئەنجامدانی یاخود فستیڤالێک ئەنجامەتەن فستیڤالەکە لەژێر ناوی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایلە کە لە سلێمانیدا فستیڤاڵە بەڕێوە دەچێت بە شکل و کارە هودەریان یاخود بە شکل و کارانی کە تۆمار دەکرێت لە ڕێگەی مۆبایلەوەی و چەند کەسێکی جیاواز هەڵبەتە لە فستیڤالەکەدا بەشداریان پێ دەکرێت و کە ئەو کارانی کە دۆکۆمنتیان کردووە خۆ فیلمانی کە دۆکۆمنتیان کردووە لە ڕێگەی مۆبایلە جەمە گفتوگۆکردنی زیاتر سەبار بە ناوڕۆکی فستیڤالەکە سەبار بە سەرچەم و کارانی کە لە فستیڤالەکەدا نمایش دەکرێت و کەسانی کە لە فستیڤالەکەدا بەشداری دەکەن و مەرجانش کە پێویستن ئەو کەسانی کە لە فستیڤالەکەدا بەشداری دەکەن ئەو مەرجانیان تێدابێت دەچمەلای زۆر بەڕێز لیلیان ئەمین سەرپەرشتیاری گشتی ئیداری فستیڤال شاز کراستەخۆ لە سەدۆرەکەم ئەنجامادە لیلا خان سلااو لێ بە زۆر بەخێر بێت سلااو لێەوە دەستخۆشی لە کەناڵی کورساتی شەکەم بۆ ئەمیواندارێ سپاس بە بەڕێز لیلا خان فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل ئەم ناوە ناوێکی جیاوازە لە ناو هەموو فستیڤالانی کە تاوکو ئێستا بیست بێت بەدەبێت خۆت باسێکی فستیڤالەکەمان بۆ کردن فستیڤالە چیە چی لە خۆ دەکرێت وا کێرە و کەسانی کە ئەتوان لە فستیڤالەکەدا بەشدار بن بەڵێ فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل دامەزراوی بم بە هاوبەشی لەگەڵ بەشی هونەری ڕۆشنبیری سلێمانی بەشی هونەری سینەما ئەم فستیڤاڵە بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات و هەروەها سیتی سینەما ئەنجام دەدرێت ئامانج لەم فستیڤاڵە ئەوەیە کە بۆ پەرەپێدان بە تواناکانی ئەو فیلم سازانەی کە لە ئێستاە چۆن بڵێن قەیرانێکی ئابووری هەیە کە توانایی بەرهەمهێنانی فیلم کەم بۆتەوە ئەتوانم ئاماژە بەوە بم کە بە تایبەت لە سلێمانیە ئێستا چالاکی بۆ بەرهەمهێنانی فیلم و بۆ چالاکی بۆ فستیڤاڵێک لە سلێمانیە ماوەیەکی زۆر زۆرە نەکراوە و ئەم فستیڤاڵش ئەبێتە فستیڤاڵێکی باش کە هەرچی ئەو فیلم سازانی کە تا ئێستا چاوەڕێن وەستاون لە چالێکەکانیان و ئەو فیلم سازانیشی کە خوازیارن فیلم بەرهەم بێنن ئەتوان ئێستا بە ئاسانترین شێوە بەپێی ئەو مەرجانێک کە لەمە فستیڤاڵایە کە چەند مەرجێکی زۆر ئاسانن مەرجەکان ئەوەن کە ئەم کورتە فیلمانی کە بەرهەمە هێنرێت لە ڕێگای مۆبایلەوە وێنە بگیرێت چونکە مۆبایل ئێستا هەموو کەسێک مۆبایلێکی زیرەکی پێ ئەتوانێت زۆر زۆر بە ئاسانی لە هەر شوێنێکا بێ فیلمەکەی خۆی وێنە بگرێت چونکە ئەتوان باسی ئەوە بکەم کە ئەم فستیڤاڵە لە سێ ڕەهەندا خۆی ئەبینێتەوە ڕەهەندی یەکەمیان ئابووریە کە بودجەیەکی زۆر زۆر کەمی تێچێت کە وا لە فیلمسازەکە کات بتوانێت بە مۆبایلەکەی دەستی خۆی فیلم بەرهەم بێنێت نەک بچێت سینەمۆبیلێک بێنێت و کوڕیەکی زۆر بێنێت لەگەڵ خۆیاتیمێک بێنێت کە بۆ نمونە کامێرایەک بێنێت سێتێکی لێنزێوێت تو ئەو سینەمۆبیلە هێنی ئەو سینەمۆبیلش سافەوێت چکە کۆمەڵێ پێداویستی لایت و ئەو شتانی تایە کە ئەمانش ئەگەر ستافێکی زۆرە لەگەڵانە بێ ناتوانانی کارەکە بکەیت و هەروەها ڕەهەندێکیانەوەیە کە فیلمساز لێرەیە ئازادە لەوەی کە بە ئایدیا و بیر و هۆشی خۆی ئەتوانێت فیلمەکەی خۆی بەرهەم بێنێت ناچێتە قاڵبی ئەوەی کە ئەگەر لایەنێک سپۆنسەری کردبێت یان کۆمپانیایەک سپۆنسەری کردبێت یان شوێنێک سپۆنسەری کردبێت مەرجی بۆ دانێت کە فیلمەکەی چۆن بێت بەپێی ئەو مەرجانەی ئەو کەسی کە سپۆنسەری کردووە ئەو کۆمپانیایی کە سپۆنسەری کردو فیلمەکەی بەرهەم بێنێت لێرە ئەتوانێت بە ئازادانە بیر و ئایدیاکانی خۆی بخاتە ناو فیلمەکەی خۆیەوە و فیلمێکی باش بەدڵی خۆی بەرهەم بێنێت مەرجەکانی ئێوە لیلا خان تەنیا ئەوەیە کە بە مۆبایل فیلمەکان تۆمار بکرێت یاخود هەموو ئەو مەرجانەی کە بۆ فیلم دیاری دەکرد لە فستیڤاڵەکاندا ئێوەش بەرجەستەی دەکەن واتە هیچ سانسۆرێک نییە بۆ فیلمەکان تەنیا بۆی کە بە مۆبایل فیلمەکان دۆکۆمنت بکرێت یاخود مەرجەکانی دیکە چین بۆ فیلمەکان کە لە فستیڤاڵدا بەشداریان پێ بکرێت هەموو فستیڤاڵێک مەرجێکی خۆی هەیە کە لەو مەرجانە ئەوەیە کە ماوەی فیلمەکە کە چەندێک بێ هەمومان نەزانین لە فستیڤاڵە فیلمی کورد کە لە دەقەیەکەوە دەست پێکات تا 35 دقە ڕۆشتووە ئێمە لێرە شتەکەمان کورد کردوتەوە لە دەقەیەکەوە بۆ 15 خولەک زیاتر نەبێت مەجای ئەوەی تیابێت کە تۆ بە بودجەیەکی کەمیش بتوانی ئەمە بەرهەم بێنی و کاتێکی کەمیشت لێ ئەباوە لە چاو ئەوەی کە
فیلمێکی دوور و درێژتر بکەیت بۆ ئەو تەنانەت بۆ ئەو کەسانیشی کە یەکەم جاریانە فیلم بەرهەم ئەهێنن نەک هەر ئەو کەسانە چونکە ئێمە یەکەم ڕەگەزمان دیاری نەکردووە تەمەند دیاری نەکراوە ینی ئەو فیلم سازانیشی کە چەندین ساڵە کاری فیلمسازیەکەن و ئەزمونێکی زۆریان هەیە و فیلمی درێژیان هەیە و بەشداری فستیڤالەکانی جیهانیان کردو و خەڵاتیان بردوتەوە ئەوانیش لە ئێستاە ئەتوانن لە ڕێگەی ئەم مۆبایلەوە فیلمێکی نوێ بەرهەم بێنن. ئەمە هەم بۆ پێشخستنی سینەمای کوردیە و بوونی بەرهەمی زۆری فیلم بۆ سینەمای کوردی. پێتان وایە فیلم لە ڕێگەی مۆبایلەوە یاخود تۆمارکردنی فیلم لە ڕێگەی مۆبایلەوە ئەمە هەنگاوێک دەبێت بۆ بەروپێشچوونی فیلم یاخود هەنگاوێک دەبێت بۆ فیلم سازان کە زۆرتری فیلم بەرهەم بهێنن؟ طبعا ئێمە ئەم بیرۆکەی ئەم فستیڤاڵە پاشخانێکی مێژووی خۆی هەیە کە وڵاتانی جیهانیش لەم شێوازە فستیڤاڵیان هەیە یانی ئەمە شتێکی تازە نییە بەڵام بۆ سینەمای کوردی شتێکی تازەیە بەڵێ پێمان وایە کە ئەم فستیڤاڵە ئەبێتە ئەوەی کە دەرفەتێکی باش بێ لە بەردەم فیلم سازانە کە لە کار و چالاکیەکانیان نەوەستن توانای بەرهەمهێنانی فیلمیان هەبێت مەرج نییە تۆ فیلمەکە و بە کامێرایەکی زۆر کوالەتی بەرهەم بێنی و مەرجیش نییە کە تۆ ئەم فیلمە و بەرەم هێنا ئەگەر لە ڕووی کامێرا و کوالەتیەکی باشی نەبێت هەرچەنە ئێستا ئەتوانم بڵم ئەم مۆبایلانەی کە تازە لەناو بازاڕایە کوالەتێکی باشیان هەیە و چەندین بەرنامە هەیە کە ئەتوانیت لەبری ئەوەی لێنزێک بێنیت لە کامێراکەتی بەستی لێنز هەیە بە وەکو بەرنامە ئیکڕیتەوە بۆ مۆبایلەکەت و بە پارەیەکی کەم لە ڕێگەی کارتی بانقیە و بەکاریخان ئەو فلتەری تایبەتی خۆتان هەیە کە دڵنیا بنەوەی کە ئەم فیلمە لە ڕێگەی مۆبایلەوە بەرهەم هاتووە؟ بەڵێ ئێمە لیژنەیەکی داوەری بە ئەزمونمان هەیە هەر تاکێکیان لە بوارێکی فیلمسازیە لە چەندین بوارە شارەزان بەڵام بە تایبەت لە بوارێکە کە زۆر بسپۆریان هەیە و ئەم لیژنەیە دواتر ئەو فیلمانە سەلێکتەکەن و دواتریش هەڵی بژێرن کە کامە باشترین فیلمە و ئێمەدا خەڵاتمان دیاری کردووە بۆی ئەمەش وەکو کاراسانەیەک بێت بۆ ئەو فیلم سازانەوە هەروەها پاڵپشتێک بێ بۆ فیلم سازانە کە خەڵاتی باشترین فیلمە خەڵاتی باشترین ئیخراج باشترین مۆنتاژ باشترین دانگ تەنانەت باشترین ئەکتەری کوڕ و باشترین ئەکتەری کچوو و باشترین دانگ باشترین میوزیک ئەمانە خەڵاتێکە بن بەڵێ باشترین سیناریۆش ئەمانە ئەبێتە چی ئەبێتە ئەوەی کە ئەو جیاوازێن نەبێت لە بینی فیلمسازێکی زۆر بەتوانەوە فیلمسازێکی کە تازە دەستی کردووە بە بەرهەمهێنانی فیلم ئەتوانم بڵم کە ئەو فیلمسازەی کە زۆر بەتوانایە خەڵاتی باشترین فیلم بێتەوە بەڵام لە ئاسی ئەو فیلمسازەیی کەمان هەیە کە تازە دەستی پێکردووە لەوانەیە سیناریۆکی باشترین سیناریۆ بێت لەوانەیە لە ڕووی دەرهێنانەوە باشترین دەرهێنانی بۆ کرد بێت و هەروەها خەڵاتی باشترین وێنەگرتنی هەیە چونکە وێنەگرتنیش مەرج نییە تۆ هەر ئەوەی کە بە مۆبایل گرتوتە کوالەتی کەم بێت تۆ ئەو ئەنگڵانەی کە هەڵە بژاردووە تەنانەت ئەو قوڵایی کە بە ڕووناکی دروستە کردووە بۆ فیلمەکە کارە لیلیاخان قورسترین کارەکە بەر وێنەگرتنەکە بکەوێت چونکە مۆبایل وانە کەمترین فیلم بە مۆبایل بەرهەم بهێنرێت لیلیاخان بەتەرێکی دیکە دروستە بێت بەوەی کە ئەم فستیڤاڵە فیلمسازە کۆنەکان فیلمسازە بەتوانەکانیش بەشدارە بن فیلمسازانی کە سەرەتان و تازە لە دەستپێکی کارەکەدان ئەمە شێوازێک بۆی کە ئەوان چانسی بردنەوەی خەڵاتی زیاتریان هەبێت بۆی کە ئەوان ڕەنگە زۆرترین خەڵاتەکان بۆ خۆیان پەریاخ هیچ کار ئاسانێکتان بۆ فیلمسازە تازەکان کردووە ئەوانی کە لە سەرەتای ڕێگاکان بۆی لەم فستیڤاڵە ئەوانی توانەکانیان دەرکەوێت یاخود بڵێ پێش ئەوەی بێمە سەر ئەوەیشان ئەمێ باسی شتێکی تر بکەم لێرەیە ئەو فیلم سازانە ژانەرمان دیاری نەکردووە یعنی ئەتوانن لە هەر ژانەرێک لەوانەیە گەنجێک حەزکا فیلمێکی ترسناک بکات حەزکات فیلمێک بکات کە لەسەر بابەتێک بێت کە خۆی حەزی لێیە بەڵام بە شێوازێکی جیاوازتر بیگێڕێتەوە بەس لێرە ئەو مەرجەمان بۆ دانەوە کە ناوەڕۆکەکەی کوردی بێت و مانای کوردی بێت و دواتریش جگەلەوە دامەزراوی وێم خەڵاتێکی تایبەتی
تایبەتی زێڕینی هەیە بۆ یەکێک لە فیلمە بەشدار بۆکان جگە لەو فیلمانەی کە خەڵات ئەبن یەکێک لە فیلمە بەشدار بۆکان هەڵەبژێرێت و خەڵاتێکی زێڕینی ئەکات. ئەو فیلمە بەشدار بووە دەبێت چۆن بێت ناخۆت پێوەری وین بۆ ئەو فیلمە چییە؟ دەبێت جیاوازێکی هەبێت لەگەڵ هەموو فیلمەکانی ترە. دیاریمان نەکردووە بەڵام لیژنەیەکمان دیاری کردووە لیژنەیەکن کە تایبەتن لە بواری فیلمسازیە تایبەتن بە فیلمیش کە دواتر لە دوای ئەو لیژنەیە کە ئەوان قەراری خۆیانەیە لەسەر ئەو فیلمانی دەفیلمەی کە هەڵێبژێرن وەکو